ڕێز و سڵاوەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتاندان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی ڕۆژی هەینی. سەرتاش بە سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. بانگهێشت بۆ بەڕێوەچوونی خۆپیشاندان لە ساڵڕۆژی شۆڕشی ژن ژیان ئازادیدا. ناڕوونی چارەنووسی هاوڵاتیەکی دەست بەسەرکراو لە شاری شنۆ. لە سەرکاردەرکردنی 45 کرێکاری ماشینسازی لۆڕستان. چالاککردنەوەی میکانیزمی ماشە لەلایەن سێ وڵاتی ئەوروپاییەوە و بۆردومانکردنی یەمەن لەلایەن ئیسرائیلەوە. بەڕێوەچوونی مەڕەسمی ڕێزگرتن لە یادی کاک فواد مستەفا سوڵتانی و ساڵڕۆژی دامەزرانی حیزبی کۆمۆنیستی ئێران. ڕۆژی هەینی حوتی خەرمانانی 1404 هەتاوی کۆمەڵێک لە کەسانی ئازادیخواز لە ژنان و پیاوانی ئازادیخواز لە شاری سەقز بۆ ڕێزگرتن لە یادی هاوڕێ فواد مستەفا سوڵتانی و دامەزرانی حیزبی کۆمۆنیستی ئێران مەراسمێکیان بەڕێوە برد. لە مەراسمەکەدا کە لە دەوروبەری شاری سەقز بەڕێوەچوو بەشداربووان پێشاپێش ڕێزیان لە نوێی خەرمانان ساڵڕۆژی گیانبەختکردنی هاوڕێ فواد مستەفا سوڵتانی و 11 خەرمانان ساڵیادی دامەزراندنی حیزبی کۆمۆنیستی ئێرانیان کرد. لە بەردەوامی مەراسمەکەدا پەیمانیان لەگەڵ هاوڕێیانی گیانبەختکردووی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران و هەروەها گیانبەختکردوانی شۆڕشی ژن ژیان ئازادی نوێ کردەوە و جەختیان لەسەر ئەوە کردەوە کە تا کاتی وەدی هاتنی ئامانجەکانیان بەردەوام ئەبن لە خەبات و تێکۆشان. پاش چەند ساعتێک وتوێژ و بەشداربوون لە جەوێکی دۆستانەدا مەراسمەکە کۆتایی پێهاتوو بە دانانی پلاکارد بژی حیزبی کۆمۆنیستی ئێران نۆی خەرمانان ساڵڕۆژی گیانبەختکردنی کاک فواد مستەفا سوڵتانی لە بیرمان ناچێت و پیرۆز بێت 11 خەرمانان ساڵڕۆژی دامەزرانی حیزبی کۆمۆنیستی ئێران لە شوێنی مەراسمەکە ئەم پلاکاردانیان دانا و دواترە و شوێنیان بەجێهێشت. بەردەوامی گوشارەکان بۆ سەر کرێکارانی وەرزی دەماوەند. بە پێڕاپۆرتەکانی ئیدارەی ئیتلاعاتی شاری دەماوەند لە بەردەوامی گوشارەکان بۆ سەر کرێکارانی ئەو شارە 4 کرێکاری بانگهێشت کردووە و لێپرسینەوەی لێکردوون. ئەو 4 چالاکوانەی بانگهێشت کراون بە ناوەکانی مەهدی قاسمی، لوقمان قاسمی، شاهۆ قاسمی و کەیوان قاسمی، خەڵکی گوندیە وێهەنگ سەر بە شاری سنە و دانیشتووی شاری دەماوەندن. بە پێو ڕاپۆرتانە گوشارەکان بۆ سەرم کرێکارانە بەهۆی بەشداریان لە مەراسمی یەکەمی مانگی مەی بووە. جێگای ئاماژەیە پێشووتر هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی ئەو شارە هێرشی کردوتە سەرماڵەکانی ئەو کرێکارانە و دەستی بەسەر کەلوپەلە تاکە کەسیەکانیاندا گرتووە. بانگهێشت بۆ بەڕێوەچوونی خۆپیشاندان لە ساڵڕۆژی شۆڕشی ژن ژیان ئازادیدا. کۆمیتەی دەرەوەی وڵاتی حیزبی کۆمۆنیستی ئێران بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک ڕایگەیاند ڕێکەوتی 13 سێپتەمبەر بە بۆنەی ڕێزگرتن لە ساڵیادی شۆڕشی ژن ژیان ئازادی خۆپیشاندانێک لە شاری کۆڵنی ئەڵمان بەڕێوە دەشێت. لە بەیاننامەکەدا وتراوە کە لە ساڵڕۆژی شۆڕشی ژن ژیان ئازادیدا دەینە ناو شەقامەکان و جەخت لەسەر بەردەوامی ئەم شۆڕشە دەکەینەوە تا لە ناوبردنی جیاکاری و ستەمی جنسیەتی، چینایەتی و نەتەوە پراوێزخراوەکان نەمێنێت. ئێمە دەمانەوێت کە نیشانی بدەین ڕژێمی کۆماری ئیسلامی بە ئەشکەنجە، سێدارە و سەرکوتی ناڕازیان توانای لە ناوبردنی داخوازی ڕادیکاڵەکانی ئەم شۆڕشەی نییە. هەروەها ئاماژە بەوە کراوە تا کاتی ڕوخاندنی هەموو بنەماکانی ڕژێمی کۆماری ئیسلامی و وەدیاتنی کۆمەڵگایەکی ئازاد بەرابەر و سۆسیالیستی ئەم خەباتە بەردەوام دەبێت. لە کۆتایی بەیاننامەکەدا داوا لە هەموو خەڵکی ئازادی خواست کراوە کە لە کاتژمێر 2 دوای نیوەڕۆ لە فلکەی های مارکێت بەشداری لەم خۆپیشاندانە بکەن. چوونە کۆمای چالاکێکی ژینگەیی لە شاری مەریوان. ڕێبین گۆرانی ژینگە پارێزی خەڵکی شاری مەریوان لە کاتی کوژاندنەوەی ئاگرەکەی دارستانەکانی ناوچەی هەنجیران بە دووکەڵی ئاگرەکە تەندروستی کەوتۆتە مەترسیەوە و ئێستاکە لە کۆمادایە. لە ڕۆژانی ڕابردوودا چەند ناوچەیەکی سەر بە شاری مەریوان بە هۆکارێکی نادیار ئاگری گرت و
بە هەوڵی ژینگە پارێزان و خەڵکی ناوچەکە زۆربەی ئاگرەکە کۆنتڕۆڵ کرابوو. ژینگە پارێزانی کوردستان ئاماژەیان بەوە کردووە کە ئاگرەکە هەموو جارێک لە شوێنێکی نوێوە دەستی پێکردوێتەوە و ئەگەری هەیە کە نەیارانی ژینگە و سروشتی کوردستان دەستیان لە ئاگردانی دارستانەکانی ئەو ناوچەیە هەبێت. خراپی دۆخی تەندروستی شەهین عەبدولقادری لە شاری بۆکان. شەهین عەبدولقادری هاوژینی عوسمان مامە لە زیندانی کراوانی شۆڕشی ژنجیان ئازادی 300 ساچمە لە نێو سەر و ڕوویدایە و دۆخی تەندروستی خراپە. عوسمان مامە هاوژینی ناوبرا و ڕێکەوتی 27 خەزەڵوەری 1401 هەتاوی لە ڕەوتی شۆڕشی ژنجیان ئازادیدا دەست بەسەر کراوە و سەرڕای تێپەڕبوونی زۆرتر لە 1000 ڕۆژ دەست بەسەرکرانی هێشتا چارەنووسی دیار نییە. هەروەها شەهین عەبدولقادری هاوکات لەگەڵ دەستپێکردنی ئەو شۆڕشەدا کەوتە بەر دەستڕێژی گولەی هێزەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی و بەداخەوەکە بە سەختی بریندار بوو. ناڕوونی چارەنووسی هەوڵاتیکی دەست بەسەرکراو لە شاری شنۆ. ئەبوبەکر عۆقابی هاوڵاتی خەڵکی گوندی باڵیگیری سەر بە شاری شنۆ ڕێکەوتی سیانزەی گەلاوێشی ئەم ساڵ لەلایەن هێزەکانی داری دەسەڵاتەوە دەست بەسەر کراوە و هێشتا هیچ زانیاریەک سەبارەت بەو بەندکراوە لەبەردەستدا نیە. ناوبراو بە هێرشی هێزە ئەمنیەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بۆ سەر ماڵەکەی بە توندوتیژیەوە و بە تۆمەتی ناڕەوای هاوکاری لەگەڵ حیزبە کوردیەکان و هاوکاری لەگەڵ دەوڵەتی ئیسرائیل دەست بەسەر کراوە و پاشان ڕەوانەی گرتوخانەکانی ئیدارەی ئیتلاعات کراوە. جێگای ئاماژەیە سەرڕای بە دوواداچوونەوەی بنەماڵەکەی سەبارەت بە دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵەش هیچ زانیارێک سەبارەت بەو هاوڵاتیە لەبەردەستدا نیە. بانگهێشت و لێپرسینەوەی چالاکێکی مەدەنی لە شاری شنۆ. لە ڕۆژانی ڕابردوودا هاوڵاتیەک بە ناوی کەریم مەلا عەلیزادە چالاکی مەدەنی و ژینگەی خەڵکی شاری شنۆ بە بێ بەڵگەی قەزایی چەندین جار بانگێشکراوە و لانیکەم 15 کاتژمێر لێپرسینەوەشی لێکراوە. ئەو هاوڵاتیە لە ڕۆژانی ڕابردوودا سەرڕای بانگهێشتی بۆ ناوەندە ئەمنیەکان دەستیان بەسەر تەلەفۆن و هەندێک لە کەلوپەلە شەخسیەکانی داگرتووە و پاش چەند ڕۆژێک ڕادەستی کراوەتەوە. بە پێڕاپۆرتەکان پاش لێپرسینەوە لە ناوبراو ڕاگەیەندراوە کە دۆسیەکەی ڕەوانەی دەستگای قەزایی ڕژیم دەکرێت و پاشان بانگهێشتنامەیەکی نوێی بەدەستی دەگات. کۆبنەوەی ناڕزایەتی جوتیارانی قەدریجان لە پارێزگای ئیسفەهان. ڕۆژی پێنجشەمە 6 خەرمانان کە شاوەرزانی ناوچەی قەدریجانی سەر بە پارێزگای ئیسفەهان دژ بە پێنەدانی حەقا بە کۆبوونەوە و ناڕزایەتیان دەربڕی. جوتیارانی ئەو ناوچەیە لە کۆبوونەوەکەدا ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی پێنەدانی حەقاوە و بایەخنەدانی بەرپرسان بە دۆخی خراپی ژیانی جوتیاران زۆربەی دارەکان و زەویە کەشاوەرزیەکانیان وشک بووە. ناڕازیان خوازیاری پێدانی حەقاوە و چارەسەرکردنی کێشەی ئاو و کارەبا و بایەخدانی ڕژیم بە ژیان و معیشەت و داخوازیەکانی جوتیاران و هەروەهاش وەدیهاتنی بەڵێنەکانی بەرپرسان بوون. کۆبنەوەی کرێکارانی شارەداری لە کاشان. ڕۆژی پێنجشەمە 6 خەرمانان کرێکارانی شارەداری لە شاری کاشان لە بەردەم بینای شارەداری و شارە کۆبوونەوە و خوازیاری وەدیهاتنی داخوازیەکانیان بوون. ناڕازیان بە وتنەوەی دروشم و هەڵکردنی پلاکارد، خوازیاری پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکانیان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و ئەمنیەتی پیشەیی، بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان و گەڕانەوەی ئەو بڕەپارەیە بوون کە وەکو باز لەسەر حەقدەستەکانیان کەم کراوەتەوە. لەسەر کاردەرکردنی 45 کرێکاری ماشینسازی لۆڕستان. بە پێڕاپۆرتەکان کارفەرمای شرکەتی ماشینسازی لۆڕستان 45 کرێکاری ئەو شرکەتەی بەهۆی کێشەی ئابووری لەسەر کار دەرکردووە. بەوتەی کرێکارانی ناڕازی بەم دۆخە نوێی ئەو شرکەتە ناوی کۆمەڵێکی تریش لە کرێکاران لە لیستی لەسەر کار دەرکردندایە و بەرپرسانی ئەو شرکەتە بە لەسەر کار دەرکردنی کرێکار لە هەوڵی بەدەزێنانی ئیمکاناتی زیاتری ماڵیە. بە وتەی بەرپرسانی ئەو شرکەتە لە ئەگەری بەردەوامی کێشەی ئابووری ناچارن کۆمەڵێکی زیاتر لە کرێکاران لەسەر کارەکانیان دەربکەن و ئەمەش بووە بەهۆی نیگەرانی کرێکارانی ئەو واحدە پیشەسازیە.
ناڕزایەتی دانیشتوانی ناوچەی بە قەیزی تاران. ڕۆژی پێنجشەمە شەشی خەرمانان کۆمەڵێک لە دانیشتوانی ناوچەی بە قەیزی تاران دژ بە پچڕانی بەردەوامی کارەبا ڕژانە سەر شەقامەکان و ناڕزایەتیان دەربڕی. ناڕازیان بە وتنەوەی دروشم ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی پچڕانی بەردەوام و بەبێ ئاگاداری کارەبا زیانێکی زۆریان بەرکەوتووە و بەو هۆیەوە دۆخی ژیان و مەیشەتیان لە خراپیدایە. خۆپیشاندەران خوازیاری وەدیهاتنی بەڵێنەکانی بەرپرسانی پەیوەندیدار، چارەسەرکردنی کێشەی کارەبا و نەبوونی ئاو لە وڵات و سزادانی تاوانباران بوون. چالاکردنەوەی میکانیزمی ماشە لەلایەن سێ وڵاتی ئەوروپاییەوە. بەپێی راپۆرتەکان فەڕەنسا، ئەڵمان و بەریتانیا بەیانی ڕۆژی پێنجشەمە شەشی خەرمانان بە فەرمی چالاکردنەوەی میکانیزمی ماشەیان ڕاگەیاند. میکانیزمی ماشە بەپێی ڕێکەوتنامەیە تۆمی ساڵی 2015 زایێنی ڕاگیرا بوو و هەر سێ وڵاتی ئەوروپایی لە نامەیەکدا ڕایانگەیاندووە تا 30 ڕۆژی داهاتوو چاوەڕێی دانوستان لەگەڵ ڕژێمی ئێرانن بۆ گەیشتن بە ڕێکەوتنێکی ئەتۆمی کە لە ئەنجامدا بتواندرێت میکانیزمی ماشە ڕابگرن. وەڵە بینەران دوایین هەواڵمان سەبارەتە بە بەردوومانکردنی یەمەن لەلایەن ئیسرائیلەوە. ڕۆژی ڕابردوو فڕۆکە جەنگیەکانی ئیسرائیل بە چڕی سەنعای پایتەختی یەمەنیان بەردوومان کرد و بەرپرسانی باڵای حوسیەکانیان کردە ئامانج. ڕۆژی پێنجشەمە شەشی خەرمانان زیاتر لە 10 شوێن لە سەنعای پایتەختی یەمەن لەلایەن ئیسرائیلەوە بەردوومان کراوە و بە وتەی بەرپرسانی ئەرتەشی ئیسرائیلیش ئاکامی و هێرشانە تیرۆرکردنی بەرپرسانی حوسیەکانی یەمەن بووە. شایەنی باسە لە مانگەکانی ڕابردوودا بە هێرشی هەوای ئیسرائیل بۆ سەر یەمەن بە شێوازێکی بەرچاو حوسیەکان لاواز بوون و ئەگەری هێرشێکی فراوانتر لە ئارادایە. بینەرانی خۆشەویست گەشتیاوەڵەکانم پێشکەشکردن کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.